لە قەزای شارە زۆر لە قی دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کرایەوە. سەرپەرشتیارانی دەستگاکەش دەڵێن بەدەمەوە هاتن و گەرم و گوڕی دانیشتوانی ناوچەکە لە ئاهەنگیکردنەوەی لەقەکەیان خۆشحاڵیکردن و ئەمەش زیاتر هانیان دەدا بۆ فراوانکردنی بازنەی چالاکیەکانیان. مامۆستایانی دەستگاکەش دووپاتیان کردەوە لە پێگەیاندنی مناڵ و نەوجەوانانی سنوورەکە لەسەر پەروەردەیەکی ئیسلامی ڕەسەن و تەندروست بەردەوام دەبن. دوای زیاتر لە ساڵێک چالاکی لە قی شارە زووری دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کرایەوە. هەر لەو بۆنەیەدا بەرپرس و مامۆستایانی دەستگاکە لە شارە زوور بەڵێنی ئەوەیان دووپات کردەوە لە پێگەیاندنی منداڵ و نەوجەوانانی سنوورەکە لەسەر پەروەردەی ئیسلامی تەندروست و خوڕەوشتی بەرز و ئاکاری شیرین بەردەوام دەبن. سپاس بەخوایەمە خەڵک هاتووە بەدەممانەوە و قوتابەیەکی زۆرمانەیە داوا لە دایک و باوکەکانی خۆشەویستی سنوورەکەمان دەکەین کە هەوڵدن منداڵەکانیان بنێرن بۆ خوێندنی قورئانی پیرۆز بۆ سوودگەیاندن بە دین و ژینی قوتابیانن بۆ دنیا و دواڕۆژە. ئێمە وەکو مامۆستایانی دەستگای نووری حکمە لە قی شارە زوور هەستاین بە ئامادەکردنی ئاهەنگێکی خەنجیلانە. پێشووتر ئەم دەستگایە لە هەڵەبجەی تازە هەبووە بەڵام بە شێوەی ئەزموونی هەبووە. ئێستا الحەمدولillah ئیجازەمان وەرگرت و ئێستا بە شێوەیەکی ڕسمی بینایەکمان بۆ کراوەتەوە الحەمدولillah بە هاوکاری خێرخوازان توانیمانە ئەو بینا بکەینەوە و ئینشاءالله لە ئایندەیە چەند مناڵێکی چاوگەش یاخود چەند قوتابێکی سەربەرز پێ ئەگەێنین. لەسەر یارانی یاوەرانی تۆ لەسەر سەیڕەوان لە بۆ دینی تۆ لای خۆیانەوە بەشدار بوانی ئاهەنگەکە متمانەی خۆیان بە دەستگای نووری حکمە و مامۆستا و پەروەردکارانی دەستگاکە دووپات کردەوە. هیواشیان خواست دەستگاکە زیاتر پەرە بە چالاکیەکانی لە سنووری قەزای شارە زوور بدات. بەڕاستی پێویستە بۆنەوەی نوێمان بەڕاستی پێویستە بۆ مناڵەکانمان بەڕاستی کارێکی خێرخواییە دەستخۆشیان لێ یەکەم هیوادارم ئەوەی کە دەستی تایەوە سەرکەوتوو بێ ئەوەی کە هەڵساوە بکردنەوەی ئەم دەستگای نووری حکمە سەرکەوتوو بێت. بە ناوی دەستگای نووری حکمەوە پیرۆزبایی لە خەڵکی دەبەری شارە زوور دەکەم بە بۆنێکردنەوەی لەقی دەستگا لەو دەبەرەدا. هیوادارم ببیتەمایی نور و بەرەکەت ببتەمایی خۆشی ببتەمایی ئەوەی کەوا کەسانێک لە منداڵە چاوگەشەکانی ئەو دەبەرە لە ژێر سایی قورئانی پیرۆزدا بە پەروەردەیەکی قورئانی ببنەمای خێر و بەرەکەت ببنەمای ئەمن و ئەمان لۆ ئەو دەبەرە و لۆ خەڵکی ئەو دەبەرە. بەدەمەوە هاتن و گەرم و گوڕی دانیشتوانی شارە زوور لە ئاهەنگیکردنەوەی لەقی دەستگای نووری حکمە بووە مایەی دڵخۆشی و سەرپەرشتیارانی دەستگاکە کە دووپاتی دەکەنەوە. ئەم بەدەمەوە هاتنەوەی هاوڵاتیان زیاتر هانیان دەدات بۆ فراوانکردنی بازنەی چالاکیەکانیان بە جۆرێک زیاتر لە ئاستی چاوەڕوانی دانیشتوانی سنوورەکەدا بن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور. بەڵێ بەرەزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ڕۆڵی ڕێکخراوە پەروەردەیەکان لەسەر پەروەردەکردنی تاکەکانی کۆمەڵگا بەگشتی و لاوان بە تایبەتی میوانداری بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیریمان کردووە. کاک دکتۆر سڵاوی خوات لێبێت لەو پرسیارەوە دەست پێ دەکەین ڕێکخراو و دەستگا پەروەردەیەکان ڕۆڵیان لە پەروەردەکردنی گەنجان چییە؟ ئایا توانیویانە جێدەستی خۆیان دیاری بکەن؟ بەڵێ سپاسان دەکەم، سپاس میوانداریتان دەکەم. دیارە ئەو کۆمەلگای ئێمە بەگشتی و چینی لاوان و گەنجان لە کوڕان و لە کچان بە تایبەتی ڕوبەڕووی چەندین پیلان دەبن لۆ ئەوەی کەوا بە فەسادیان بن، لۆ ئەوەی کەوا لە ڕووی ئەخلاقیەوە داڕنێنن. ئیتر دیارە لە بەرامبەردا دەبی کەسانێک هەبن اینجا وەکو جهودی فەردی یاخود وەکو جهودی ڕێکخراوەیی ڕوبەڕووی ئەو پیلانانە ببنەوە بە بەستەوەی کەوا گەنجانی ئەو کۆمەلگایە لەو تەوژمە فەسادیە بپارێزن. ئیتر کەمیان زۆر کار کرایە و دیارە بە تەئکید تەئسیر و کاریگەری خۆشی هەبووە. زۆر باشە. لە کاتی پشووی هاویندا گەنجان و مێرمناڵان کاتیان زیاترە و چیتان کردووە بۆ ئەوەی ئەو کاتە بە باشی پڕ بکەنەوە و سوودی لێ ببینن؟ ئێمە ئەوکو دەستگای نووری حکمە هەوڵ دەدەین طبعاً کە بە فەزلی خوای گەورە دەستگای نووری حکمە بێجگە لە نووسینگەی سەرەکی کە لە هەولێرە خاوەنی چاردە لقی فەرمیە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و هەروها چەند لقێکی دیکەی ئەزموونی
هەوڵمان داوە لە هەموو کاتەکانەوە بە تایبەتی لەو کاتانێکەوە پشووی هاوینەیە و گەنجان بە گشتی دەستیان بەتاڵە هەوڵ بدەین کەوا ئەو فرسەتە بقۆزینەوە چەندین خول و دەوراتیان لۆ بکەینەوە لەوەی کەوا هەوڵ بدەین بەرەو چاکە بەرەو ئیسلاح بە شێوەیەک پەروەردەیان بکەین کەوا ببنەمای ئەوەی هەم لە بۆ خۆیان بەختەوەر بژین هەم لە بۆ دەوروبەر و خێزان و کۆمەڵگاکەشیان ببنەمای ئەمن و ئەمان. زۆر باشە. لە پاڵ دەستگا پەروەردەیە تەندروستەکاندا دەیان ڕێکخرا و گروپ و دەستگا و سنتەری دیکەش هەن کە بە پێچەوانەی ئێوە خۆل و دەورەی جۆرا و جۆر دەکەنەوە کە نیشانەی پرسیار دەخاتە سەر پەروەردەی گەنجان. بە نمونەی ئەو گروپانەی کە ڕەواج بە بیری ئیلحاد دەدەن لە ئێستادا توانیوتانە هاوڵاتیان لە مەترسی ئەم دەستگایانە ئاگادار بکەنەوە وا کادری وا پەروەردەیی دروست بکەن کە بتوانن ڕۆبەڕووی هەڵگریانی فکری ئیلحاد ببنەوە؟ بەڵێ ئێمە وەکو ڕێکخراوێک کە ئەو پەیامەی کە ئێمە پێمانە و لە خزمەتی داین قورئانی پیرۆزە بە تەئکید لە ڕووی ئیمانیەوە هەوڵماندایە و بە فەزلی خوای گەورەش گەنجانێکی زۆر ڕوویان لە ئێمە کردووە کە هەوڵمانداوە لە خلالی قورئان و سونە کە چاکترین و ڕاستترین بیر و باوەڕی تێدا بەرامبەر بە ذاتی ڕەب العالەمین بەرامبەر بە بوونی مرۆڤ لەو بوونەوەرەدا دەوری مرۆڤ لەو بوونەوەرەدا و هەروەها لە چێوە هاتیە و بەرەو چێدەچی ئیتر ئەو پرسیارانە و چەندین پرسیاری تر کەوا هەموو کەسێکی عاقڵ بیری لێ دەکاتەوە ئێمە هەوڵماندا لە ڕوانگەی قورئان و سونەتەوە گەنجەکان ئەوەی کەوا ڕوومان تێدەکا ئەوەی کەوا هەوڵ دەین بانگیان بکەین یاخود بانگەوازیان لەگەڵ بکەین هەوڵماندا لە ڕوانگەی قورئان و سونەوە پەروەردەیان بکەین تاوەکو ڕووبەڕووی ئەو مەوجە ئیلحادەی ببینەوە وەکو جەناب ئاماژەت پێکرد نەک هەر لە ڕووی ئیلحاد و فکریەوە بەڵکو لە چەندین ڕووەوە کە وەکو گوتمان ئەو کۆمەڵگایە بەڕاستی پیلانی لەسرە ئەوە لەلایەک لە ڕووی فکریەوە کە وەکو ئیلحاد لەلایەک وەکو مەسەلەی حەشیش و دەرمانی خراپ و لەلایەک بە چەندین هۆکاری دیکەی وەکو ڕاگەیاندن بەرەو فەسادبردنی گەنجان ئێمە هەوڵماندا گەنجانێک پەروەردە بکەین لە خلالی قورئان و سونە کەسانێک کەوا ئەو بیر و باوەڕەی لۆ دروست بی کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا چاودێری دەکاو ئەو لە بۆ کاتێک دروستی کردو لە ژیانی دنیا لەژێر تاقیکردنەوەدایە و بەرەو ڕۆژی دوایی دەڕواتن لەوێن دەرش حساب و کتابی لەسەر هەیە کەوا چاکترین پارێزەر لە بۆی ئەو گەنجە بپارێزی لەو هەموو خراپەکاری کەوا تەوجیهی دەکرێت. زۆر باشە. دەبینین ئەو دەستگا و ڕێکخراوانەی کە باسمان کردن و جەنابێشت تیشکرد خستە سەری بەدەیان جۆر هەوڵی کەمەند کێشکردنی گەنجان بۆ لای خۆیان دەدەن لە نمونەی ڕەخساندنی هەلی ڕەفاهیەتی زیاتر و تێکەڵکردنیان لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەم بۆ ئەوەی کە لەو بەرەو پێشچوونە سەردەمیانە ئێوە دوانەکەون و گەنجانێکی زیاتر لە خۆتان کۆ بکەنەوە هەوڵ نادەن کە ئالیەتی کارکردنی خۆتان بگۆڕن یاخود زیاتر بەرەو پێشەوە بەرن؟ بەتاکید ئێمە طبعا هەر سنەتی ڕەب العالەمینیش وایە کە ئێمە لە هەر سەردەمێک بژین پێویستە لە حدودی شریعەتی ڕەب العالەمین تعامل لەگەڵ ئەو هۆکارە سەردەمیانە بکەین کەوا مەوجودن. ئیتر ئێمەش بێجگەلەوەی کەوەکو دەستگایەکی پەروەردەیین لەگەڵ ئەوەش ڕۆشن بیرین هەوڵماندا چەندین هۆکار بەکاربێن لەوانە کردنەوەی مخەیەمات و کردنەوەی چەندین خولی وەرزشی و هەروەها بەنسبەت ئافرەتان و کچان خولی دورمان فێربوون و هەروەها خولی کاری دەستی ئەو هۆکارانەکەوە بەڕاستی وەسیلە و هۆکارن کە ببیتەمای ئەوەی گەنج بێجگەلەوەی لە ڕووی فکری و لە ڕووی عەقیدی و لە ڕووی عیبادیەوە هەوڵ دەدەیتەوە پەروەردەی بکەیت ئەو هۆکارانش کەوا فعلەن هۆکاری چاکن لە بۆ ژیانی دنیا ئەو ئینسانە و هەموو گەنجێکیش بە تەئکید پێیخۆشە ئەو هۆکارانە بەکاربینی و ممارەسە بکاتن بەڵێ لە ڕێگای ئەو هۆکارانەوە لە ڕێگای ئەنتەرنێتەوە لە ڕێگای فێربوونی با بڵێن ئەو خولانەی کەوا کۆمپیوتەری فێر دەکا و هەروها زمانی فێر دەکا و ئەو زانستە سەردەمیانەی کە ئێستا هەنە هەوڵماندا بەڵێ بەکاری بینن. زۆر باشە کاک دکتۆر ئێوە لە زۆربەی شار و شارۆچکەکاندا لقتان هەیە و چالاکیتان هەیە توانیوتانە چەند کەس لە گەنجان و نەوەجەوانان لە هەردوو ڕەگەزی جیاواز بخەنە خزمەتی قورئانی پیرۆز سواتە ڕێژەی قوتابیانتان لە شار و شارۆچکەکان ئەوانەی کە سەرگەرمی لەبەرکردنی قورئانی پیرۆز و زانستەکانی فەرموودە و زانستەکانی دیکەی ئیسلامین ڕێژەکان دەگاتە چەند؟ بە فەزلی خوای گەورە تەنها لە هەولێر وەکو نووسینگەی سەرەکی زیاتر لە 1000 قوتابیمان هەیە لە هەردوو ڕەگەز لە هەر سێ
تەمەنەکان با بڵێن تەمەنی منداڵی و نەوجەوان و هەروە گەنجان و کۆی گشتی قوتابیەکانمان لە هەولێر و لە هەموو لقەکانی دەستگا زیاتر لە 7,000 کەوەش فەزلی خوای گەورەیە. زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد بەڕێبەری سەنتەری ڕۆشنبیری نووری حیکمە، زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی لەگەڵمان بووی. سپاس دەکەم.